ڕاستی من پێشەوەی دەستپێکی گۆرانەکانی دەست پێ بکەم تکام کرد لە گەنجان لە بیران ئەوانەی کەوا ئەتوانن دەنگ بدەن لەسەر سندوقی دەنگدان بڕۆن بۆ دەنگدان دەنگ بدەن بە ئەم کوردستانەمان لە دەست دەرنەچێ و هەروە خۆشان باش ئەزانن کە جەنابی برا گەورە جەنابی کاک مەسرور لە ئاوەدانیە چ کار و کردارێکەکە بۆ ئەم وڵاتە یعنی بە حیاتی بە خەونیش نەمانە بینی سپاس بۆ خواخوایە تەمەندرێژی کە ئەم وڵاتەی وردە بۆ ڕازانینەوە ئینشاءالله پرۆژەی باشتر و خزمەتکردنی زیاتریش بۆ ئەم نیشتیمانە ئەبێ من شەی وا بوو 5 جار بە سەڵەتام سرکێتم بەرزە کردو سپاس بۆ ئەو خوایە ئێستا کارە باشمان بوو بە 24 خوایە لە تۆ بەزیابێ و تەمەنی کاک برا گەورە کاک مەسروریش درێژکە ئینشاءالله واروە برای ئازیز و گەوری تریشمان کاک دەچیربان بزانە چۆن کەوتۆتە وڵاتان بەینی هەموو ئەحزابەکان بۆ ئاشتی و ئاشتەوایی هەمووی گەلی کورد تکایە با بەگوێیان بکەین خوایە بنەماڵی بارزانمان لێ نەسێنێت بە تایبەت جەنابی سەرۆک مەسعود بەرزانی کە وەکو مەرجەعێ وەکو سمبولێک بۆ ئەم وڵاتە هەمیشە والله من لە ئەوروپا بووم بەزوتومە بێشمەرگە بارزانی دۆ ڤەری گوت بێشمەرگە بارزانی چاوتان باجەکەم ئەبم بە قوربانتان یاخوا پایتەختیش بەخێر بێ و پایتەختیشمان هەموو شایەک گەشاوە بێت ئەم هەولێرە چەند نەزدارە ئەم هەولێرە شەکرە شارە هەولێری قاڵە منارە ئەولێری قەڵاو منارە لە نێو جیهاندا دیارە ئەخ لە نێو جیهاندا دیارە